وەزیری دەرەوەی ئەمریکا مایک پەمپیۆ بە وردی شوێنی وتارەکەی لە زانکۆی ئەمریکا لە قاهیرە دیاری کردبوو تاوەکو وەڵامی وتارێک بداتەوە کە بەرپرسێکی ئەمریکایی بەر لە 10 ساڵ لەمەوبەر لەم شوێنەدا داب. پەمپیۆ پەیمانیدا کە ئەمریکا ڕۆڵێکی کاراتر بژێرە لە ناوچەکەدا و تووشێتی کاتێ ئەمریکا لەم ناوچانە پاشەکشێ بکات بێسەروبەری دەخوڵقێ. هەواڵە خۆشەکە ئەوەیە سەردەمی ئەو شەرمەی خۆمان بەسەر خۆمان داهێنامان تەواو بوو ئەو سیاسەتانی مینەتی زۆری بەدوای خۆی داهێنا و پێویستی نەدەکردوە بێت تەواو بوو. ئێستا سەرەتایەکی نوێ لە سیاسەتی ئەمریکا بۆ ناوچەکە دێتە ئاراوە. لە حوزەیرانی ساڵی 2009 سەرۆک ئۆباما وتارێکی زۆر جیاوازی لەمەی ئێستا لەم زانکۆیەوە پێشکەش کرد. باسی لە بەرکەوتەکانی شەڕی داگیرکاری عێراق کرد لەلایەن ئەمریکاوە و وای نیشاندا کە ئەمریکا هەڵەی زۆری کردبوو لە شەڕی بەرەنگاربوونەوەی دژی تیرۆر. چڵەدارە زەیتونیشی پێشکەش بە جیهانی عەرەبی کرد. هاتووم بۆ قاهرە بۆ هەوڵدان بۆ دەستپێکێکی نوێ لە پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ موسڵمانان لە سەرتاسەری جیهان. پەمپیۆ دەڵێت لە سای سیاسەتی ئیدارەی ترامپدا ڕۆڵێکی ئەرێنی خۆی لە ناوچەکە وەک هێزێکی چاکەخواز دەجێڕێت. هەروەها گوشاریش دەکا بۆ سنووردارکردنی هەژمونی ئێران لە ناوچەکە. دەربارەی ئەو لایەنانەی نیگەران لە بەکارهێنانی هێز لەلایەن ئەمریکاوە ئەوەتان لەیاد بێ بەردەوام ئەمریکا هێزێکی هاوپەیمان و ڕزگارکرد بۆ هێزی داگیرکەر نەبووە. هەرگیز خەونمان بەوە نەبینیوە لە خۆرەڵاتی ناوەڕاست باڵا دەست بین بەڵام ئەتوانی هەمان بۆ چوون بۆ خواستی ئێران بڵین لە ناوچەکە. شارەزایانی سیاسی لەگەڵ ئەوەدان کە ترامپ هەڵوێستی تونتری لەسەر ئێران هەیە بەڵام هەردوو ڕابەر ترامپ و ئۆباماش خۆیان بە دوور گرتووە لە کردەوەی سەربازی دەرهەق بە تاران. هاوشێوەی بەڕێوەبەرایەتی ئۆباما ئەم بەڕێوەبەرایەتیش خۆی بە دوورگرت لە ڕوبەڕووبوونەوەی ئێران لە ناوچەکەدا بە بەکارهێنانی هێزی سەربازی. من سرم سوڕماوە ئەوە 2 ساڵە یەک ڕوبەڕووبوونەوەم لە نێوان هێزی سەربازی ئەمریکا و ئێراندا نەبینیوە. لەگەڵ بەردەوامی سەردانەکانی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست کە هەفتەیەک دەخایەنێ ڕێکخراوەکانی داکۆشیکار لە مافی مرۆڤ داوا دەکەن لە دانیشتەکانیدا لەگەڵیاندا گرفتی پێشەرکارەکانی مافی مرۆڤ لەو ناوچانە باس بکات. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.